الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. إيمان داران مسلمانانی خۆشەویست، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خوای تەبارەک وتەعالا لە قورئانە لە باسی مسلمانی حەق و مسلمانی مزەیەف و ساختەچی و درۆدەلەسە و ئەوەی کەوا بەناو مسلمانە و ئاکار و گوتاری مسلمانانە نییە. پێویستە مسلمانان مسلمانێکی ڕازگۆ بن، مسلمانێکی پاک بن، مسلمانێکی ساف بن. خوای تەبارەک وتەعالا لە قورئانە لە صیفات و ئاکار و ڕەوشتی ئەو مسلمانە ڕاستەقینانەدا ئەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أولئك هم المؤمنون حقا لهم درجات عند ربهم ومغفرة ورزق كريم. خوای تبارك وتعالى لباسی مسلمانی حقا، مسلمانی راستا، مسلمانی پاک دا أفرميت: إنما المؤمنون الذين إذا ذكر الله. أما صفتي كمان أوية بين صفتي ودياري كردوها براستي مسلماني تواو، مسلماني دروستو، مسلماني حق باك أوية إذا ذكر الله وجلت قلوبهم. کاتێکەوە یادی خوا بکە، باسی خوای بۆ بکرێ، دڵەکەی ئەترسێ، کە دڵی ترسا لە خەوفی خوا، زانی خوا ڕەقیبێتی، خوا بەسەری وەیەتی، خوا ئاگادارێتی، گوناه و تاوان ناکا، زوڵم و ستەم و خیانەت ناکا، بوهتان و درۆ دەلەسەر ناکا، چاوی نابڕێتە ناموسی خەڵکی، باسی خەڵکی ناکا، چونکە یادی خوای کردووە. إذا ذكر الله وجلت قلوبهم. دڵی ئەترسێت، ئەزانێ خوایە هەیە ڕەقیبێتی، ئیتر ئەم مسلمانە مادەم بە ذکری خوا دڵی غافڵ نەبوو، دڵی ترسا هێوەر بووە، زوڵم و ستەم و گوناه و تاوانی نەکرد، ئەمە معنای مسلمانێکی حەقە. صیفەتی دووهەمیان: وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. کاتێکەوە ئاەتەکانی قورئان ئەخوێننەوە بەسەریا، ئەم مسلمانە ئیمانی بەهێز ئەبێ، ئیمانی بەقووەت ئەبێ، ئیمانی تۆکمە ئەبێ، ئیمانی زیاد ئەکا، یعنی حەز بە بەندایەتی خوا زیاتر ئەکا، حەز بە عیبادەت زیاتر ئەکا، حەز ئەکا زیاتر لە گوناه و تاوان دوور کەوێتەوە، یعنی ئیمانی بەهێز ئەبێ، مشتاقی پەروەردگارە بێ، ئیشتاقی لیقای خوا بێت بە خوێندنەوەی ئاەتەکانی قورئان بەسەریا. صیفەتی سێهەمیان: وعلى ربهم يتوكلون. ولەسەر خوای تەبارەک وتەعالا هەمیشە تەوەکولی هەیە، ئیعتیمادی بەستووە، پشتی بەخوا ئەبەسێت. مسلمانی حەق و ڕاست دائیمە لە هەموو ئوموراتی دنیا و قیامەتیا، بۆ دەفعی بەڵاو و وەبا و نەخۆشی و ناخۆشی، بۆ کاروباری چاکەی، بۆ دوورکەوتنەوەی لە خراپەی، بۆ بەرامبەری زاڵم و ستەمکار کە بۆسێتەوە، صیفەتی ئەوەیە: وعلى ربهم يتوكلون. تەوەکل لەسەر خوا بەسێ، خوا بە پشتیوانی خۆی ئەزانێ، خوا بەوە ئەزانێکەوە حەجی خێر و شەڕە لای خوایە، هەر شتێک خوا ویستی لەسەر بوو ئەو عەبدە تووشی ئەبێ، هەر کەسێک هەر شتێک خوا ویستی لەسەر نەبوو ئەو عەبدە بەڕاستی پارێزراوە بێلەی هەموو دنیا هەستێ ناتوانە زەرەری لێدا. ئەم عەبدە ڕاستە، ئەم مسلمانە ڕاستە، تەوەکولی لەسەر خوایە. ومن يتوكل على الله فهو حسبه.
ئەوەیشی کەوا تەوەکولی ڕاستەقینە لەسەر خوا هەبێ، خوا بە پشتیوانی ڕاستەقینەی خۆی بزانێ، ئەوە دڵنیابن خوا کافیە بۆ ئەو و خوا بەسە بۆ ئەو، خوای تەبارەکە قەڵای پۆڵایی نەبوو ئەو پشتیوانەتی محافظەیەکە ئەی پارێزێت. خۆشەویستان، صفەتی چوارەمیان الذین یقیمون الصلاة، مسلمانی حەق وەک بە ذکری خوا دڵی ئەترسێ، وەک بە ئاەتەکانی خوا ئیمانی بەهێزەوە، پشتیوانی بەس خوایە و تەوەکولی لەسەر خوا هەیە و خوا بە پشتیوانی خۆی ئەزانێ، ئەم مسلمانە ڕاستەقینە صفەتی چوارەمیان ئەوەیە کەوا نوێژەکانی ئەکات، نوێژەکانی ئەکا، نوێژەکانی بە پاکی ئەکا، نوێژەکانی لە گوناهی گەڕێنێتەوە، نوێژەکانی ناڕێستەم بکە، ناڕێ زوڵم بکە، نوێژەکانی بەڕاستی بۆ فریودان و چاوبەستنی خەڵق نایکە، بۆ خوا و لله و فی اللهیکە. الذین یقیمون الصلاة، ئەوانەی کەوا نوێژەکانیان ئەکان، نوێژەکانیان بەڕێک و پێکی لە ئەحکاماتەوە، لە تەهاراتەوە، لە ئەرکان و شروطەوە، هەمووی بەڕێک و پێکی ئەکەن، ئەو نوێژە نوقسانی تیانە. حەزەتی عەبدوڵای کوڕی مەسعود ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەفەرمێ زۆرترین عەزابی ئەهلی قەبر دوو نەفەرن. یەکێک ئەوانەیەکەوە خوای تەبارەک و تەعالا کە لە ناو قەبرە محاسەبەیان ئەکەن، زیاد لە 100 جەلدی بۆ ئامادە کراوە لێدات، زۆر داوا ئەکا و عەبدەی کە لە ناو قەبرایە، خوایە ڕەحمەم پێ بکەی بەزەیی پێما بێتەوە. خوای تەبارەک و تەعالا ئەو 100 جەلدەی بۆ لابای 1 جەلدی لێ ئەدەن ئەو فریشتانە، کە لێ ئەدەن قەبرەکەی پڕ ئەبێ لە ئاگر، ئەوەندە ناڕەحەتە. ئەویش لە کاتێکە هێوەری یەودێتەوە خۆی هۆشی خۆی ئەڵێ بۆچی ئەم جەڵدەتان لە مندا، خوانەوە نوێی لەسەر لابردم، ئەم دانەتان لە مندا کە قەبرتان پڕ کردم لە ئاگر. لە وەڵامە فریشتەکان ئەڵێن بەڕاستی ئەوەی کەوا نوێژێک بکا و نوێژەکەی بەڕاستی بەبێ تەهارەت و پاکێتی بێ، یعنی نوقسانی تیا بێ، ئەمە ئەو کەسەیەکەوا لە ناو قەبرە ئەم جەڵدەی لێ ئەدرێت. خۆی 100 جەڵدی بۆ دیاری کراوە، بەڵام 1 جەڵدی قەبرەکە پڕەکە لە ئاگر. هۆکارەکەش ئەوەیە کەوا نوێژەکەت بە پاکوقتەی نەکردووە، نوێژەکەت نوقسانی تایە، تەهارەت و تەواو نییە، دەست نوێژ و تەواو نییە، ئامادەش نین فێری بیت، ئەوەندە خەتەرە. فەرمووی دووهەمیان کە ئەو جەڵدەی لێ ئەدرێ ئەوەیە کەوا مسلمانێکی دەسەڵاتدارە ئەڕوا بەلای مسلمانێکی ترا و مەزلومە و زوڵمی لێەکرێ و سەری ناخات، قسە لەسەر سەرخستنی ناکا، هاوکاری ناکات. ئەم مسلمانە کە مادەم مسلمانە و ئیماندارە دەسەڵاتی بووە مەزلومێک سەرخا یا هاوکاری بکا و سەری نەخستووە، مستحقی ئەو جەڵدەیەکەوا لێ درێ و قەبری پڕ بێ لە ئاگر. الذين يقيمون الصلاة، ئەوانەی کەوا نوێژەکانیان ئەکەن، صفەتی چوارەمی مسلمانی حەقە. پێنجەمیان ومما رەزەقناهم ينفقون، ئەوانەی کەوا بەڕاستی لە ماڵی حەڵاڵی خۆیان خوا ڕزقی داون، ماڵ و سەرۆ سامانی پێداون، ئەبەخشن زەکاتی واجب، سنەت، نەفەقاتی سنەت، سەدەقاتی سنەت، هاوکاریکردنی خەڵکی بەتایبەت لە کات و ساتە هەستیارەکانە وەک ئەمڕۆ کابرای دەوڵەمەند زەکاتی نییە، سەدەقاتی سنەتی هەیە، هاوکاری تر بکە، فەقیر هەژار نەدار زۆرە، فرسەتە و کاتی زێڕینە بۆ تۆ، قەبری خۆت بکە بە چراخان، قیامەتی بکە بە کەشتی نەجات. یعنی خۆشەویستان، دەوڵەمەندەکان، سەرمایەدارەکان، ئەوانەی کە خوا پێی بەخشیون، صفەتێکی ڕاستی مسلمانی تەواو ئەوەیەکەوە ومما رەزەقناهم ينفقون، ئەوەی کە خوا پێی بەخشیون ئەبەخشێت، ناترسێت. خۆشەویستان، ئەم 5 صفەتە خوای گەورە ئەفەرمێت أولئك هم المؤمنون حقا، براستي لهر كسيكا بي مسلماني راست حقا، مسلمان إيمان داري تواوا. يعني أجر نقصانية كبيرة لم صفتانا مسلمانا نوشكي تواو نبي توكل لسر خوا نبي،
دڵی لە کاتێکە کە زیکری خواکان نەترسێ لە حرام نەگەڕێتەوە لە حرام سڵ نەکاتەوە خوا بەڕەقیب نەزانێ بە ئاەتەکانی خوا بەڕاستی ئیمانی زیاد نەکا نەبەخشێت لە پێناوی پەروەردگارە ئەوە خۆشەویستان بترسێکەوە ئیمانی نەقسانی تایە و مسلمانێکی حەق نییە کە خوای گەورە بفەرمێت ئولائیکە هوم المؤمنون حەقا خۆشەویستان اینجا خوا فەرمێت کاتێک ئەم مسلمانانە کە حەقن بەڕازی پاداشتەکەشیان ئەوەیە لەهم دەڕەجات عند رەبیهم خوای گەورە چەنەها دەرەجاتیان پێ ئەبەخشێت و هەروەها لیان خۆش ئەبێ و هەروەها ڕزقێکی تەواویان ئەدا لە دنیا و لە قیامەتە مادی و معنەوی لە دنیادا خوا بەرەکات دەخاتە تەمەنیەوە ڕزق و ڕۆزیەوە سیحەت و عافیەتەوە ماڵ و مناڵ و ئەولادێوە لە قیامەتیشا ئەوە جەننەت و باشتێکی بۆ ئامادەکراوە خۆشەویستان واتە مسلمانی ڕاست و مسلمانی دروست سەرقاڵە بە حاڵی خۆیەوە هەمیشە و دایم هەوڵی ئیسلاحی نەفسی خۆیەکە هەوڵی ئەوەیەدا کەوا مسلمانێکی حەق بێ مسلمانێکی چاک بێت واجبات و فەرمانی خوا و پێغەمبەری خوا جێبەجێەکە ئیتر بەڕاستی وازیێنێت لە عەیب و عاری خەڵکی وازیێنێت لە باسکردنی خەڵکی وازیێنێت لەوەی کەوا بەڕاستی خۆی ناکە بە حاکم بەسەر خەڵکیەوە خۆی ناکە بە دادۆر بەسەر خەڵکیەوە خۆی بە پیاوێکی چاک بزانێ و خەڵکی بە پیاوێکی خراپ تۆ جارێ وەرە محاسبەی خۆت بکە سەرزنشتی خۆت بکە بزانە خۆت مسلمانێکی ڕاست و دروستی یا مسلمانێکی لاسار و ساختەچی و نەکبەتی خۆشەویستان عەیب و عاری خەڵکی بەکێو مەزانە و عەیب و عاری خۆشت بەڕاستی بە تریکسۆب و بە زەڕەبینیش نەیبینی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم مسلمانی حەق و مسلمانی ڕاست دروست ئەو سیفەتانەی تایە لەگەڵ ئەوەیشا ئەفەرمێ طوبى لمن شغله عیبه عن عیوب الناس سەربەرزی و شەجەرە طوبا یا بەهەشت عزت و سعادەت بۆ ئەو کەسەی کەوا عیب و عاری خۆی مەژوڵیەکە لە عیب و عاری خەڵکی و دوور ئەکەوێتەوە لە باسکردنی خەڵکی خۆشەویستان ئێمە زۆر زەرورە عیب و عاری خۆمان سەرقاڵمان بکە مەژهوڵ بین بە نەفسی خۆمانەوە عەلاقەمان بە خەڵکی ترەوە نەبێ تۆ جارێ خۆت ئیسلاحی خۆت بکە نەفسی خۆت چاک بکە ئینجا لە پاشان وەرە باسی خەڵکە وەرە ئەوە بکە مەسەلەی بتوانە نەسیحەت و ئامۆژگاری خەڵکە لیمە تەقولون ما لا تەفعەلون بۆچی بەڕاستی تۆ شتێک ئەڵێیت لە خۆتا مەجوود نییە و بەڵام بە خەڵکیشی ئەڵێ خۆشەویستان یعنی زۆر زەروری مە ئاگامان لەوە بێ یەکێ لە زانایانە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەبارەی مسلمانی ڕاست و دروستەوە و مسلمانی درۆستن و ساختەچیەوە مزەیەف بە مسلمان ئەفەرمێ چی ئەفەرمێ مسلمانی ڕاست ئەوەیە سەرقاڵی باوەڕ و حاڵی خۆیەتی سەرقاڵی ئیمان بەهێزکردنی خۆیەتی تۆکمەکردی ئیمانی خۆیەتی بەڵام مسلمانیش درۆزنیش مسلمانی کە بەناو مسلمان و مزەیەف بێت هەمیشە و دائم خەریکی باوەڕی خۆی نابێ باوەڕێکی لاوازەیە بەڵام خەڵق ئەنێرێ بە جەهەنەم خەڵق کافر ئەکا خەڵق تەکفیر ئەکا باسی عەیب و عاری خەڵکی ئەکا ئەمە بەڕاستی ئەمە تاوانە گوناهە ئەمە ئەو کەسێکەوە ئەمە سیفەت و ئاکاری بێ و باوەڕی خۆی بەڕاستی بەهێز و بەقوت نەکە و عەیب و عاری خۆی نەبینێ و عەیب و عاری خەڵکی ببینێت ئەمە بەڕاستی مسلمانێکی مزەیەفە و هەروها دووەم لەبارەی فەرق و جیاواسی مسلمانی ڕاستەقینە و حەق و مسلمانی درۆزن و ساختەچی ئەمە مسلمانی حەق ئەوەیە باوەڕداری ڕاستەقینە ئەوەیە دائیمە دڵ و دەرونی خۆی سافەکە دڵ و دەرونی خۆی پاکەکاتەوە دوورە لە هەموو ئاکار و ڕەوشتێکی ناشرین و خراپ مسلمانی درۆزنیش ئەوەیەکەوە هەمیشە و دایم سەرقاڵی ئەوەیەکەوە عەیب و عاری خەڵکی ببینێت و بە دوای ئەوە بگەڕێ بەڕاستی خەڵق عەیب و عارەکانی چییە داخلی دۆزەخیان بکە داخلی جەهەنەمیان بکە وەک ئەرزم خەڵکی لەسەر کافرکە سێمیان ئەوەیە باوەڕداری ڕاستەقینە ئەوەیە بە دوای بیانوویەکە ئەگەڕێت لە بەرامبەرەکەی خۆش بێ عەفوی کە لێبوردنی هەبێ بەرامبەری دڵی پاکاتەوە بەرامبەری بەڵام مسلمانی ناڕاست و نادروست و ساختەچی و درۆزنیش ئەوەیە بەڕاستی هەمیشە و دائیم بە دوای عەیب و عاری خەڵکیوەیە کە چۆن سزای با چۆن تاوانباری کە خۆشەویستان ئێمەی مسلمان و ئیماندار ئەبێ سەرقاڵی باوەڕ و ئیمانی خۆمان بین باوەڕمان بەهێزکەین باوەڕمان بەقوتکەین دڵ و دەروونمان سافکەین بێگەردیکەین بێغەلوغەشیکەین لە بەرامبەر یەکتریا و با مسلمانی ڕاستەقیە بین مسلمانێکی دروست بین مسلمانێکی پاک بین
قۆڵبڕ و ساختەچی و دز و درۆزن نەبین و لەگەڵ زاڵم و ستەمکارە نەبین و چەپڵە بۆ زاڵم و ستەمکار لێ نەدەین. خۆشەویستان، مسلمانی ڕاستەقینە، مسلمانی تەواو ئەوەیە خاوەنی ئەو سیفەتانەیە. مسلمانی تەواو مەشغوڵە بە نەفسی خۆیەوە. مسلمانی تەواو دوای ئیسلاحی نەفسی خۆی و چاکسازی نەفسی خۆی ئینجا هەوڵی ئامۆژگاری بەرامبەر و ئیسلاحی خەڵکیەدا. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ. یا ربی خوای گیان لێت ئەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە ناو جوانەکانی خۆت. یا ربی خوای ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکەی. مسلمانێکی ڕاستەقینە و پاک و دڵساف و بێگەرد و چاک بین، مسلمانێکی دز و درۆزن و ساختەشی و هاوکار و پشتیوانی زاڵم و ستەمکار نەبین. یا ربی خوای لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە. یا ربی خوای لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بە. یا ربی خوای وڵاتمان پڕ لە خێر و خۆشی کە، وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کە. یا ربی خوای صحت و عافیەتمان بۆ بگەڕێنەوە. یا ربی خوای بەڵا و مصیبەت و وەبا و نەخۆشی کۆرۆنامان لەسەر لابە بە بەرەکەتی جاه و مقامی پیغمبر صلی الله علیه وسلم. یا ربی خوای گیان ئەوەی کەوا نەخۆشە و ناڕەحەتە، یا ربی خوای شیفا ئازدۆ پەلەی ببنێرە. ئەوەی کەوا مشکیلەی هەیە خوای بلوفتی خۆت بۆی حەل بفەرموو. ئەوەی کەوا ناڕەحەتە کێشە و گرفتی هەیە، یا ربی خوای هاوکاری بی. ئەوەی کەوا فەقیرە نەدارە هەژارە خوای دەرگای خێر و خۆشی و ڕزق و ڕۆزی لێ بکەرەوە. یا ربی خوای گیان لێت ئەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت گەنجەکانمان ئیسلاح کەی، هیدایەتیان بەی، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی، ئیمان و دینی هەموو لایەکمان سەلامەت کەی، بە ئیمان و بمانژێنەوە بمان برن و زیندومان کەرەوە لە بەڵا و وەبا و نەخۆشی و ناخۆشی پارێزاومان کە. یا ربی خوای زاڵم و ستەمکارمان لە کۆڵ کەرەوە. ئەوەی کەوا قازانجی بۆ دینمان بۆ ئەخلاقمان بۆ خاک وڵات و نیشتیمانمان هەیە بەرقەراری کەی. ئەوەی زەرە لە دینمان لە ئەخلاقمان لە خاک وڵات و نیشتیمانماندا ئەگەر شیاوی دادە خوای دادەی، ئەگەر شیاوی داد نییە خوایە تەفروت و نایکەی، لە فیرعون و قارون نەمرود خراپتری پێ بکەی. یا ربی خوای لێت ئەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە ئیمان و بمانژێنەوە بمان برێن و زیندومان کەرەوە بە زەوی بە کەساتی تەرسی و تاریکی و ناڕەحەتی ناوگۆڕمان نابێتەوە. زبانمان سەهل و ئاسان کەی لە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕە، جوابیان بەڕەوانی بینەوە بە فەسەحی بینەوە، سابتمان کەی، جێگرمان کەی، ئیمانمان بەهێز و بە قووەت کەی لەو کات و ساتە لە ڕۆژی قیامەتشا لەژێر بەیداخی لا إله إلا الله ومحمد رسول الله عەشرمان کەی. یا ربی خوای گیان لە ڕۆژی قیامەتە بەر شەفاعەتی پێغەمبەرمان کەی، لەگەڵ پێغەمبەر و هاوڵان نابین صلی الله عليه وسلم لەسەر چیمەنەکانی بەهەشت. یا ربی خوای بەدەستی مبارەکی و پێغەمبەر نازدارە ئاوی کەوسەرمان بیتێ لە توێنێت و نەکبەتی دنیا و قيامة رزقان بي. يا ربي خواجان إصلاح حالهم ولا يكمل كي. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.